خۆشەویستانم سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. هیوای تەندروستیەکی زۆر باشتان بۆ خوازم ئەلەندم لە کورتسات تەندروستیەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ. ئەمڕۆژ وەک هەر ڕۆژێکی تر کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵمانە بن تا کۆتایی بەرنامە تا بزانن بابەتەکانی ئەمڕۆمان چیە و میوانی ئەمڕۆمان چێە و باسی چ بابەتێکتان بۆ بکەین. سڵاو لەبێ ئەلەن باشان تۆ چۆنی؟ هیوادارم زۆر باش بیت. خۆشەویستانم سڵاتان لەبێ، هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارێژ لەگەڵ هاوکارم ئەلەن گەڕاینەوە بۆ خزمەتان بۆی بتوانین بابەتێکی تازەتان پێشەشکەین. هیوادارم ئەم ئێوارێژ ببینە میوانێکی تری ڕوحسووکی ماڵەکانتان. جا بابەتی ئەمڕۆمان تایبەتە بەو کەسانی کە شەکرەیان هەیە. جا ئەمڕۆ لەگەڵمانە بن بۆی پێتان بڵین باسی چیەکەین و باسی چ مەترسیەکەکەین لەو کەسانی کە توژون بە نەخۆشی شەکرە. ئەلەن دەستخۆشدا ڕاستەن ئەمڕۆ بابەتەکەمان جیاوازیەکەی ئەوەیە کە پێشووتر بەگشتی باسی نەخۆشی شەکرەمان کردووە، بەڵام ئەمڕۆ باسی حاڵەتێکەکەین کە لە توشبوانی نەخۆشی شەکرەیە ئەکرێت ڕووبات. ئەویش پێ ئەوترێ گانگرین یاخود نەخۆشی پێی شەکرە. جا ئەم نەخۆشیە یەکێکە لەو نەخۆشیانی کە ئەکرێ زۆر مەترسیدار بێت لە تەندروستی و ئەکرێ گرفتی زۆری بەدوا بێت. ڕاستان ئەگەر بێت و بە باشی چارەسەر نەکرێت و ئەگەر بێت و کەسی ئەو کەسەی کە توش بووە بەدەمیەوە نەچێت. بڵێ بەدڵنیەوە زۆر جارەوەشمان بیست و هاوڵاتیان باسیێواکەن کە ئەڵێن کەسێکمان بە هۆکاری توژون بە نەخۆشی شەکرە قاچی بڕاوەتەوە یا بۆ شوێنێکی جەستەی بڕاوەتەوە. ئەمە بەدڵنیای هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کە پێی ئەوترێ شەکرەی پێ واتە پێی ببورن پێوتە گانگرین. ئەم گانگرینە ناوە عیلمەکێتی و ناوزانسەکێتی. ئەمە هۆکارەکەی چییە؟ بەدڵنیاییەوە شەکرەکەیە کەوا لەمە ئاکات تووشی ئەمە بێت و ئەم ڕەشبوونەی لە قاچەکانیە بۆ دروستەکە. هۆکارەکەی چییە بەدڵنیایەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئاستی ئۆکسژین بۆ دەمارەخانەکانمان ناڕوا بە هۆکاری تێکچوونی ملول لە خوێنەکانمان، چونکە نەخۆشی شەکرە هۆکارە بۆ تێکشکاندنی ملول لە خوێنە بچووک و گەورەکان لە جەسەمانە. بۆیە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئۆکسجینی تەواوەتی نەڕوا بۆ دەمارەخانەکان، هۆکارە بۆ مردنی دەمارەخانەکان. ئەو کاتەش مردنەکەی ئەو کاتە خانەیەکی ڕەش و وەک چۆن ئەو کاتانە کەسەکان قاچیان ڕەش دەرەکەوێ. ئەمە هۆکارەکەی ئەگەرێتەوە بۆی کە ئۆکسجینی تەواوەتی ناڕوا بۆ خانەکان. ڕاستە جا بەدەر لەوە ڕاستان نەڕۆشتنی ئۆکسجین وا کات کە ئەگەر کەسێک خوا نەخواستە تووشی برینێک بێت، ئەو برینەکەی زۆر درەنتر ساڕێژە بێ وەک لە کەسێکی یاسایی. ئەمانە هەمووی گیر و گرفت و ماکەکانی نەخۆشی شەکرن. جا وەک هەر ڕۆژێکی تر سەرەتای بەرنامەکەمان بەوە دەست پێکەین کە کۆمەڵێک هەواڵی جیهانیتان بۆ بخەینە ڕوو. ئەچینە لای هەواڵی یەکەممان کە هەواڵی یەکەمان پەیوەندی نێوان سێ نەخۆشی بەیەکەوە بەسێتەوە کە ئەویش نەخۆشی شەکرە و نەخۆشی گانگرین یاخود پێی شەکرە کە وەک ئێستا باسمان کرد لەگەڵ ڕاستان و لەگەڵ ئەوەشدا جگەرە کێشان. ئەچینە لام هەواڵە. توێژینەوەیەکی نوێی بەرفراوان کە لەلایەن نەخۆشخانەی گشتی ماساچوسێتسی سربەزانکۆی هاروارد ئەنجام درراوە پەردە لەسەر مەترسێکی گەورەلا دەبات کە ڕەشە لە توشبوانی شەکرە دەکات. ئەویش پەیوەندی نێوان جگەرە کێشان و توشبوونە بە گانگرین یان مردنی شانەکانی پێ. توێژینەوەکە کە بۆ ماوەی 10 ساڵ بە دوواداچوونی بۆ زیاتر لە 15,000 نەخۆش کردووە. دەری خستووە کە نەک تەنها شەکرە بەڵکو و تێکەڵبوونی شەکرە لەگەڵ جگەرە کێشاندا هۆکاری سەرەکیە بۆ بڕینەوەی پەلەکان. بەپێی دەرئەنجامەکان ژەهرەکانی ناو جگەرە دەبنە هۆی تەسکبوونەوەی خوێن بەرە بچووکەکان و کەمبوونەوەی ڕۆشتنی ئۆکسجین بۆ پێیەکان بە ڕێژەی لە 70. ئەمەش وا دەکات برینێکی بچووک کە لە پێی نەخۆشەکەدا دروست دەبێت چاک نەبێتەوە و بە خێرایی تووشی هەوکردنی بەکتریایی ببێت. جا ئامارەکان ئاماژە بەوە دەکەن کە لە سا 85 ئەو حاڵەتانەی کە گەنگرینیان هەیە و گەشتونەتە قۆناغی بڕینەوەی قاچ ئەو کەسانە بوون کە لەگەڵ شەکرەکەدا بەردەوام بوون لە کێشانی تووتن. دکتۆر سارا تۆمسۆن پسپۆری نەخۆشیەکانی خوێن و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە و دەڵێت ئێمە ئێستا بەدڵنیایە و دەتوانین بڵین جگەرە کێشان بۆ توشبووی شەکرە وەک هەڵکردنی چەرخێکە لە کۆگایەکی بەنزیندا. جگەرە دەبێتە هۆی ڕەغبوونی خوێنبەرەکان بە خێراییەکی سەرسوڕهێنەر. ئەمە ژوا دەکات خوێن نەگاتە پەنجەکانی پێ و شانەکان بمرن. گەورەترین کێشە ئەوەیە کە نەخۆشی شەکرە خۆی هەستی ئازاری کەم کردوتەوە، بۆیە نەخۆشەکە هەست بە تێکچوونی شانەکان ناکات تا ئەو کاتەی دەگاتە قۆناغی گەنگرینی ڕەش. توێژینەوەکە جەخت لەسەر سیستەمێکی پاراستنی پێدەکاتەوە کە پێویستە هەموو توشبوویەکی شەکرە پەیڕەوی بکات. زانایان ڕوونی دەکەنەوە کە تەنها وازهێنان لە جگەرە کێشان دەبێتە هۆی ئەوەی لە ماوەی 6 مانگدا سووری خوێن لە پێیەکانە بە ڕێژەی لە 40 باشتر ببێت.
پزیشکان ئامۆژگاری نەخۆشان دەکەن کە ڕۆژانە بە ئاوێنە ژێرەوەی پێیەکانیان بپشکنن بۆ هەر سووربوونەوە یان برینێکی بچووک. هەروەها دوورکەونەوە لە لەبەرکردنی پێڵاوی تەسک کە ڕێگری لە هاتوچۆی خوێن دەکات. ئەم توێژینەوەی هیوایەک دەبەخشێت کە بە کۆنتڕۆڵکردنی شەکرە و واسێنان لە جگەرە دەتوانرێت ڕێگری لە لەسەدانەوەی حاڵەتەکانی بڕینەوەی قاز بکرێت. عزیزانم باسی ئەومان کرد کە هۆکاری ئەم گانگرینە یاخود پێی شەکرە هۆکارەکەی ئەوەیە کە ئۆکسجینی تەواتی ناچێت بۆ دەمارەخانەکان و هۆکاری نەچوونی ئۆکسیژینی تەواتیش بۆ دەمارەخانەکان چییە؟ تێکچوون و تێکشکانی مولولە خوێنەکانە. باشەوە باسی شەکرەمان کردوتمان شەکرە مولولە خوێنەکان تێکەیە. جا ئەگەر بێت و کەسێک شەکرەی هەبێت و جگەرە کێشیش بێ دوو ئەوەنە حاڵەتی تێکچوونی مولولە خوێنەکانی زیاتر ئەکات. واتە مولولە خوێنەکانی لە کەسێکی جگەرە کێشە بە هەمان شێوەی کەسێکی کە توش بووە بە شەکرە مولولە خوێنەکانی تێگەشکێت و دووبارە هۆکارە بۆ ئەوەی کە ڕێژەیەکی کەمتر ئۆکسیژن بڕوا بۆ دەمارەخانەکان واتە حاڵەتی توشبوون بە پێی شەکرەکەی واتە گانگرینەکەی خراپتر ئەکات. لێرەیە چونکە هۆکارە بۆ ئەوەی کە کەمتر یاخود بڵێ هەر ئۆکسیژین بۆ خانەکانی دەمارەخانەکان نەڕوە هۆکارە بۆ مرنی دەمارەخانەکان. بۆ ئەگەر کەسێک جگەرە کێش بێت و شەکرەشی هەبێت کاریگەری واتە ئەگەری توشبوون و مەترسی توشبوونی بە پێی شەکرە زۆر زیاترە لە کەسێک ئەگەر شەکری هەبێت و جگەرە کێش نەبێ یاخود ئەگەر با بڵین هیچیانی نەبێت نە شەکرەشی هەبێت نە جگەرە کێشی. زۆر ڕاستە لەوەش لەو بابەتەیە کێشەکە لەوەیە ڕاستان کە لەبەرەوەی دەمارەخانەکان تێگەشتێن وای لێت کەسەکە هەست بە ئازار ناکات. واتە بە نمونە ئەگەر بێت و برینێکی ئاسایی لە پێیەکانیا هەبێت هەستی پێ ناکات تا ئەگاتە ئەو قۆناغی کە برینەکە زۆر زیاترە بێت و گرفتەکانی زیاترە بن. جا بۆیە سپۆڕان پێشنیاری ئەوەکەن کە ناوە ئەو کەسانی کە تووشی شەکرە بوون و ئاستی شەکر لە خوێنیاندا زۆر بەرزە بە ئاوێنە پشکنین بۆ پێیەکانی خۆیان بکەن سەیری بکەن کە ئاخۆ برینێکیان جۆرێک لەو بابەتانە هەبێت لە قاچیا ئەوە بۆ ئەوەیە کە ئەگەر حاڵەتێکی لەو شێوەیە هەبێت لە کەسەکە زوو ئاگادار بێت. ڕاستان یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە بەلامەوە باسی کەم کە ئێمە باسی تووتنەکەین بە تەنها جگەرەش ناگرێتەوە بێگومان جگەرە ئەلکترۆنیەکان و نێرگەلە شەگرێتەوە و ئەوان ئەکرێت مەترسیەکە زۆر زیاتر بکەن بەهۆی کە تووتنەکانیان شەکرێکی زۆری تایە ئەوە هەم بە شێوەی دووکەڵەکە زیان بە لوولە خوێنەکانەگەن و هەمەکرێ ئاستی شەکرەش لە خوێنا بەرز بکەنەوە بۆیە بۆ کەسانی کە نێرگەلا کێشنیا خوجگەرە ئەلکترۆنیەکان بەکارێنن گرفتەکە دوو هێندە زیاترە. هیچ جیاوازیەک نییە لە نێوان بابەتی دووکەڵەکانە هەر شتەی تر کات ئیتر هەمووی خراپە باو نەڵێن جگەرە ئەلکترۆنیەکان نازام ڤیپ و ئەمانەی کە هەیە ئەمانە باشترە لەوەی تر شتێکی وانە چونکە هەمووی هەر دووکەڵە و بەدڵنیە ئەم دووکەڵەش زیانی هەیە هەر شتێ دووکەڵ بکە بەدڵنیەیەوە زیانی هەیە بۆ جەستەمان. جا لە نیکێکی تر لە هەواڵەکانمان باز لە چیەکە باز لە زیانەکانی کەسێکە کە توش بێ بە نەخۆشی شەکرە و بەڵام دەرمانی بۆ بەکارنێنێت و کۆنتترۆل نەکرابێت و واتە شەکرەیەکی کۆنتترۆل کراوی نەبێت هۆکارە بۆ ئەوەی هۆکار بێت بۆ تێکچوونی دەمارەخانەکانی ئەم کەسە و لەس نیشانە سەرەتایەکانە هەست بە مێرولەکردن و سڕبوونی قاچی بکات. جا بەزانایی زیات وەرگین لەم هەواڵەوە فەرموون. سانتەری پزیشکی مایۆ کلینیک لە نوێترین راپۆرتی زانستی خۆیدا هۆشداری دەدات لە کاریگەریە درێژخایەنەکانی بەرزی شەکرەی خوێن لەسەر کۆندامی دەمار کە بە نەخۆشی دەماری شەکرە دەناسرێت. توێژینەوەکە کە پێداچوونەوەی بۆ مێژووی پزیشکی 8,000 نەخۆش کردووە دەریخستووە شەکرەی کۆنتترۆل نەکرا وەک ترشەڵۆشە کار دەکات کە بەرگی پارێزەری دەمارەکان لە ناو دەبات و پەیوەندی نێوان مێشک و ئەندامەکانی جەستە دەپسڕێنێت. بەپێی دەرئەنجامە زانستەکان بەرزی گلوکۆز لە خوێندا دەبێتە هۆی دروستبوونی مادە کیمیاییەکی زیان بەخش کە زیان بۆ مولولە خوێنانە دەگەیەنێت کە ئۆکسیژین بۆ دەمارەکان دەبن. ئەمە ژوا دەکات لەسا پەنجەی توشبووان شەکرە لە قۆناغەکانی ژیانیدا تووشی سڕبوون و مێرولەکردن یان ئازارێکی توند لە دەست و قاچەکانیان ببن. ئامارەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەم تێکچوونە زۆرجار لە پەنجەکانی پێوە دەست پێ دەکات و وردە بەرەو سەرەوە پەرە دەسێنێ. دکتۆر جیمس ئەندەرسۆن پسپۆری دەمار و یەکێک لە ئامادەکارەکانی توێژینەوەکە دەڵێت ترسناکی ئەم نەخۆشیە لەوەدایە
کە زۆر جار بێدەنگە. کاتێک نەخۆشت هەست بە سڕبوون دەکات واتە پێشتر زیانێکی زۆر بە دەمارەکان گەیشتووە. ئێمە لە ڕێگەی تەکنەلۆژیای نوێی وێنەگرتنی دەماریەوە بینیمان کە چۆن شەکرەی بەرز ڕێگری دەکات لە گەیشتنی نامە کارەباییەکان لە مێشکەوە بۆ ماسوولکەکان. ئەمە تەنها کار لە هەز ناکات، بەڵکو دەبێتە هۆی لاوازبوونی ماسوولکەکان و تێکچوونی هاوسەنگی لە کاتی ڕۆیشتندا. جا پزیشکان ئامۆژگاری نەخۆشەکان دەکەن کە جگە لە دەرمان بایەخ بە وەرزشی ڕۆژانە بدەن، چونکە وەرزشی سووری خوێن لە دەمارەکاندا بە ڕێژەی لەسا 25 چالاکتر دەکات. هەروەها جەخت لە وەرگرتنی ڤایتامین B12 دەکرێت لەژێر چاودێری پزیشکی پسپۆردا، چونکە ئەم ڤیتامینە وەک قەڵغانێک بۆ دەمارەخانەکان کار دەکات و دەتوانێت ڕێگری لە خێرا تێکچوونیان بگرێت. باشە، کاتێک ئێمە باسی ئەندامەکانی جەستەمانەکەین، باسی شانەکان یان خەرخانێکی جەستەمانەکەین، بێگومان ئەم بەشانە پێویستیان بە خوێنە و کاتێک خوێنی پێویست نەڕوات بۆ هەر بەشێک بێگومان لە کارەکەوێ. جا وەک لە هەواڵەکەی ئاڵێ ڕاستان، ئەگەر بێت و کەسێک ڕێژەی شەکرە و ڕێژەی گڵوکۆز لە ناو جەستەیە زۆر بێت، ئەوە ئەم گڵوکۆزە زۆرە ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرە ترشەڵۆشێک لە جەستەیە دروست بکات کە بەرژی پارێزەری دەمارەکان تێگەشکێنێ و بەدەر لەوە شەر خۆی لە خۆیان بەرزبوونەوەی زۆری شەکرە وا کات بێگومان پیاڕۆشتنی خوێن بەرەو هەموو بەشەکانی جەستە زۆر بێت و بە تایبەتیش دەمارەکان ئێ دەماریش کە خۆراکی پێوی زۆر نەگرێ بێگومان لە ناوە چێدوخانە دەماریەکانیش بێگومان کاتێک کە لە ناو بچن و بمرن ئەوە دروست نابنەوە. باشە بۆی ئەمانە هەمووی گرفت و کێشە دروستەکات و ئازار ناگوازرێتەوە و ئەمەش بەڕاستی کێشەیە. جاڵەن لەو کاتەیە ئەو توشبوانەی کە توژبوون بە نەخۆشی شەکرە لە نیشانە سەرەتایەکانە هەست بە مێرولەکردن و سڕبوونی بەشێکی قاچیان یاخود پەنجەکانیان و سەری پەنجەکانیان دروستە بن کە زۆر جات لەوانەیە بەغەڵەت تێگەشتنیان بۆ ئەوە دروست بێت کە کەمی جۆرێک لە ڤیتامینەکان بێت کە ئەویش ڤیتامین B12ەیە کە زۆر جار ئەومان بیستوە، ینی سواز بۆخوا هاوڵاتیان هۆشداریان هەیە سەبارەت بەو بابەتە جیاوازەکان. ئەگەر بۆ نمونە شوێنێکی قاچیان با بڵین لای پوزیانەوە ئەگەر هەست بە مێرولەکردنێک و سڕبوونێکی کاتی بکەن زۆر جار هۆشداری ئەویان هەیە کە ئەڵەن لەوانەیە کەمی ڤیتامین 12مان هەبێت و یاخود گروپی بیەکانمان کەمی ڤیتامین گروپی بیەکانمان هەبێت، بۆیە چەند پشکنینێکی خوێن ئەنجامێن بۆیە بزانن ئایا ئاسی ئەم ڤیتامینیان دابەزی و یاخود ئاسی مامناوەندی خۆیەتی. خۆ ئەگەر دابەزی بێ ئەو کاتە لەژێر چاودێری پزیشکی پسپۆرە وەک لە توێژینەوەکەشە باسی کرد ڤیتامین B12 بۆ وەرەگرێ ئەو کاتە حاڵەتی دەمارەکەی چونکە ئەم B12 وەکو خۆراکە مادەیەک وایە بۆ دەمارەخانەکان و ڕێگری لەوە کات کە دەمارەخانەکان تێک بشکێن. جا ئەگەر کەسێک تووشی ئەم حاڵەتەوە ئەو مێرولەکردن و ئەم سڕکردنە بوو لە سەری پەنجەکانیا بێ یاخود لە قاچیا بێ لە پەلەکانیا بێ یەکسەر پێویستی بەوەی پشکنینێکی تایبەت ئەنجام بدات، یاخود ئەگەری هەیە توشبوو بێ نەخۆشی شەکرە و مەترسەکانی زیاتر بکات، یاخود ئەوە بێت کە کەمی ئاستی ئەم ڤایتامین B12 لە جەستەیەکەم بڵێتەوە. و گرنگترین خاڵیش بەگشتی کە ئێمە ئاگاداری بین ئەوەیە کە ئازار دایمە ئەکرێت نیشانەی خراببوونی نەخۆشیەکە بێت لە ماڵەشا بێگومانەڵێ سڕبوو نەکرێ ئەو کاتە بێت کە گرفتەکە تۆزێک زیاتر بووە بۆیە پێویستە کە هاوڵاتیان پێش ئەوەی کە حاڵەتەکە بگاتە ئەوە خۆیان چاودێری بکەن. ئەگەر کەسێک توشبووی شەکرە بێت بەردەوام پێویستە کە پشکنین بۆ خۆی ئەنجام بدات و بەپێی ئەو پلانەی کە دکتۆرەکەی بۆی دانێ ناوە سەردانی پزیشک بکات. ڕاستان حاڵەتی ترمانەیە کە پێوترێ بەرگری ئەنسۆلین. لەم هەواڵی کە ئێستا بۆتان باسەکەین ئاماژە بەوە کات کە بەرگری ئەنسۆلین چ پەیوەندیەکی هەیە بە بچووکبوونەوەی قەبارەی مێشکەوە. بابچینە لایەم هەواڵە. توێژینەوەیکی نوێ و سەرسوڕهێنەر کە لە زانکۆی کامبریجی بەریتانی ئەنجام دراوە پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان بەرگری ئەنسۆلین و بچووکبوونەوەی قەبارەی مێشکدا دەسەلمێنێت. توێژینەوەکە کە پشتی بە پشکنینی MRI بۆ زیاتر لە 4000 کەس بەستووە. دەریخستووە کە ئەو کەسانەی شەکرەی جۆری دویان هەیە مێشکیان بەڕێژەی لەسا 26 خێراتر لەو کەسانەی کە ئاسایی پیر دەبن. بەپێی ئەنجامەکان مێشک پێویستی بە بڕێکی زۆر وزە هەیە، بەڵام کاتێک جەستە ناتوانێت ئەنسۆلین بە دروستی بەکار بێنێت خانەکانی مێشک ناتوانن گڵوکۆز وەربگرن و تووشی جۆرێک لە برسێتی دەبن. ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی ناوچەی هایپۆکامپەس کە بەرپرسە لە یادەوەری و فێربوون. ئامارەکان ئاماژە بەوە دەکەن
توشبوانی شەکرە بە ڕێژەی لە 60 زیاتر لە مەترسی توشبوون بە نەخۆشی ئالزەهایمەر و جۆرەکانی تری لە بیرچوونەوەدان. دکتۆرە ئەلینا ڕۆدریگێرس سەرۆکی تیمی توێژینەوەکەیە و ڕایدەگەێنێت ئێمە بۆمان دەرکەوتووە کە بەرزی شەکرە دەبێتە هۆی دروستبوونی هەوکردنی درێژخایەن لە ناو شانەکانی مێشکدا. ئەم هەوکردنە وەک ژەهرێک وایە کە پەیوەندی نێوان خانە دەمارەکان لەناو دەبات. ئەوەی جێگەی سەرنجە تەنانەت ئەو کەسانی کە لە قۆناغی پێش شەکرەشدان نیشانەکانی کەمبوونەوەی توانای ناسینەوە و بیرکردنەوەیان تێدا دەردەکەوێت. ئەمە نیشان دەدات کە پاراستنی مێشک لە قۆناغە سەرەتایەکانەوە دەست پێ دەکات. زانایان ڕوونی دەکەنەوە چالاکیە جەستەیەکان دەبنە هۆی دەردانی پرۆتینێک بە ناوی BDNF یارمەتی گەشەکردنەوەی خانە دەماریەکان دەدات. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە توشبوانی شەکرە بایەخی تەواو بە خەوی شەوان بدەن چونکە لە کاتی خەودا مێشک ئەو پاژماوە کیمیایە زیان بەخشانە پاک دەکاتەوە کە بەهۆی شەکرەوە دروست بوون. هەروەها خوێندنەوە و فێربوونی شتی نوێ وەک قەڵغانێک کار دەکەن کە ڕێگری لە کەمبوونەوەی قەبارەی مێشک دەگرن و تەمەنی یادەوەری درێژتر دەکەن. عزیزانم ئەم هەواڵە خاڵێکی جوانی وروژان باسی لە بیرچوونەوە و نەخۆشەکانی ئەلزەهایمەری کرد و لە هەمان کاتیشا باسی ئەوەی کرد کە نیشانەکان و یاخود تێکچوونەکانی مێشک لە کەسانی توژوون بە نەخۆشی شەکرەیە لە سەرەتاکان و لە قۆناغەکانی سەرەتاکانەوە دەستنیشانەکرێت و لە سەرەتاوە دەست پێەکە. جا لێرە گرنگی چی دەرەکەوێ؟ گرنگی زووناسینەوەی نیشانە سەرەتایەکانی نەخۆشەکانی شەکرە دەرەکەوێ و زووتر بەهانایەوە بچیت و زووتر بەدەمەوە بچی بۆی بتوانانی حاڵەتەکە کۆنتڕۆڵ کەیت و نەگا بۆی کە کاریگەری بکاتە سەر مێشکت و هۆکار بێ بۆ مردنی خانەکانی مێشک و نەخۆشی ئەلزەهایمەر و بیرچوونەوە. جا نیشانە سەرەتایەکانی نەخۆشی شەکرە چییە کە هەمومان ئەیزانین؟ کەسەکە زۆر ئارەقە کاتەوە، زۆر میزە چڕکەی پێوترێ. جا ئەمە نیشانە سەرەتایەکانی کە لە خۆتا هەستە پێکرد و هەنێ نیشانەی تری هەیە بۆ نمونە لە پڕداگرتنی کێشێکی زۆر و ئەمانە کە ئەگەر هۆکاری دەرەکی تری نەبێت ئەگەری هەیە یەکێک بێت لە هۆکارەکان و نیشانەکانی توژوون بە نەخۆشی شەکرە کە پێویستە بەوەیە و ئاماژەکردنێک و ئاتە نیشانەیەکی سەرەتاییە کە هەڕەشەیە کە ئاراسی تۆیەکڵە بڕۆ بەدەم حاڵەتەکەی خۆتەوە بۆی بتوانانی چارەسەری حاڵەتەکە و بکەیت و نەگا بەوەی کە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە و ئەلزەهایمەر بیت. بێگومان زۆر ڕاستە. جا ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگەکە ئەم هەواڵەمان ئەویش بابەتی خەوتن و بابەتی وەرزشکردن. وەرزشکردن وا کات کە جۆرە پرۆتینێک دەربدرێت بە ناوی BDNF. ئەم پرۆتینە کار ئەکات بۆ ئەوەی کە هەچی کێشەیە کە بەهۆی شەکرەوە کەسێک تووشی بووە کاریگەری لەسەر مێشک نەمێنێت، مێشک پاگەکاتەوە و بەدەر لەوەش خەوتن بێگومان کە یارمەتی ڕیفرێش بوونەوە و پاک بوونەوە و دووبارە نوێبوونەوەی مێشکەیە خاڵێکی زۆر گرنگ و پێویستە ئەو کەسەی کە تووشی نەخۆشی شەکرە بووە بە ڕێژەیەکی باش و بە خەوێکی تەندروستی هەبێ بەگشتی. جا بۆی پێتان ئەڵێم کە کارەساتە کەسێک تووشی شەکرە بوو بێت و وەرزش نەکات و خەوی خراپ بێت. بۆیە خەوتن و وەرزشکردن دوو کلیلی زۆر سەرەکین بۆی کە و کەسەی تووشی شەکرە بووە هەم زیان بە مێشکی نەگات هەم بە گشتی جەستەی لە هەندێک حاڵەت پارێزێ. جا ئەلەن لە هەمان کاتیشا کەسانی توژبوو بە شەکرە لەگەڵ وەرزشکردن و خەوێکی باشە زۆر جار من دیقەتی ئەوە ماوە سەرنجی ئەوە ماوە کە باز لە خواردنەکەن ئەڵێن چ خواردنێ بخۆین باشە و چ خواردنێ بخۆین کە ئاستی شەکر لە خوێنمانە بەرزتر ناکاتەوە و کۆنتڕۆڵ یەکات و ڕایەگرێ. جا ئەمە لە یەکێک لە هەواڵەکانی ترمانە سەوزەیەکمان بۆ هێناون باز لەو سەوزەیەکین کە ئەویش برۆکلیە. باز داواکەین کە برۆکلی بە بڕێکی باش مادەیەکی کیمیایی تایە کە ئەم مادەیە وا لە خانەکانی جگەرچەکە کە ئەو گلوکۆزە زیادەی کە لە لەشتایە دەری نەکات و گلوکۆزی زیادە نەخاتە خوێنتەوە. جا بەزانەیە زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێی سەنتەری پزیشکی زانکۆی لۆند لە سوید دەری خستووە کە سەوزەی برۆکلی تەنها سەوزەیەکی ئاسایی نییە بەڵکو دەتوانێت وەک دەرمانێکی سروشتی بۆ کۆنتڕۆڵکردنی شەکرە تەماشا بکرێت. توێژینەوەکە کە لەسەر چەندین گروپ لە توشبوانی شەکرەی جۆری دووەم ئەنجام دراوە
سەلماندوێتی کەمادەیەک بە ناوی سولفۆرافان کە لە بڕۆکلیدا هەیە کاریگەرێکی سەرسوڕهێنەری لەسەر جگەر هەیە بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی گلوکۆزی زیادە. جا بە پێی دەرئەنجامەکان خواردنی بڕۆکلی بە شێوەیەکی ڕێکخراو دەبێتە هۆی ئەوەی کە ئاستی شەکرەی ناو خوێن لە کاتی بەڕۆژوبووندا بە ڕێژەی لە سایدا دابەزێنێت. ئەم ڕێژەیە یەکسانە بە کاریگەری هەندێک لەو دەرمانە کیمیایانەی ناسراوەکانی شەکرە، بەڵام بەبێ هیچ زیانێکی لاوەکی. ئامارەکان ئاماژە بەوە دەکەن کە بڕۆکلی نەک تەنها شەکرە ڕێک دەخات، بەڵکو هەوکردنی خوێنبەرەکانیش کەم دەکاتەوە کە هۆکاری سەرەکی جەڵدەی دڵ لە توژمونی شەکرەدایە. دکتۆر میکایل شێن پسپۆڕی خۆراک و سەرپەرشتیاری توێژینەوەکە دەڵێت ئێمە بڕۆکلی بە خۆراکی زێڕین ناو دەبین چونکە ڕاستەوخۆ کار لەسەر جینەکانی ناو خانە دەکات. سولفۆرافان وا دەکات جگەر کەمتر شەکر بڕێژێتە ناو خوێنەوە. ئەمەش بە تایبەت بۆ ئەو کەسانە گرنگە کە کێشیان زۆرە و شەکرەکەیان بە دەرمان بە زەحمەت کۆنتڕۆڵ دەبێت. ئێمە لە تاقیکردنەوەکاندا بینیمان کە ئەو نەخۆشانی بڕۆکلیان بەکارهێناوە هەستیاری خانەکانیان بۆ ئەنسۆلین بە ڕێژەی لە 20 زیادی کردووە. جگە لەلایەنی کیمیایی توێژینەوەکە جەخت لەسەر شێوازی ئامادەکردنی بڕۆکلی دەکاتەوە. زانایان ڕوونی دەکەنەوە کە کوڵاندنی زۆری بڕۆکلی دەبێتە هۆی لە ناوچوونی مادە سۆدبەخشەکان. باشترین شێوازی بەکارهێنانی هەڵمە بۆ ماوەی 3 بۆ 4 خولەک چونکە ئەمە پارێزەرێکە لە ئەنزیمە چالاکیەکان دەکات. پزیشکان ئامۆژگاری دەکەن کە توشبووانی شەکرا ڕۆژانەلانی کەم 1 قاپ بڕۆکلی بخۆن وەک بەشێک لە ژەمە سەرەکیەکانیان. هەروها ئاماژە بەوە دەکەن تێکەڵکردنی بڕۆکلی لەگەڵ کەمێک بیبەری تون کاریگەری مادەی سولفۆرافان چەند هێندە زیاتر دەکات و دەبێتە هۆی پاراستنی چاو و گورچیلەکان لە زیانەکانی شەکرا. زۆر باشە باسی خواردنێکی ترەکەین کەیشێکە لەو خوانانی من حەزم لێ جا بڵێ حەزت لە چ خواردنێکێتە دوێنێش باسی ماسیمان کرد ڕاستان هەستەکەم تۆش ماسی خۆری باش بێ من ناخۆش باسان لەگەڵ ڕاستانە باس وەڵام ماسی هەم بەسوودە و هەم زۆر خۆشیشە. چا بڕۆکلیژێکی ترە لەو خواردنانەی کە زۆر بەسوودە هەم بۆ کەسی ئاسایش و هەم بۆ ئەو کەسانش کە توشبووی نەخۆشی شەکرن. وەک لە هەواڵەکەمانە باسمان کرد بڕۆکلی ڕێژێکی باش لە سولفۆرافانی تایە. ئەگەر بێت و ڕۆژانە بڕۆکلی بخورێت واکات کە ئەو کەسانەی توشبووی شەکرن جگەریان ڕێژەی زیایی شەکر کە ئەیکاتە خوێنەوە کەمتر بکاتەوە. ئەمەش بێگومان کەسەکە پارێزێ. و لە هەواڵەکە شائەن لە توێژینەوەکە جەختی لەسەر شێوازی دروستکردن و ئامادەکردنی بڕۆکلەکەش کردەوە کە نابێت زۆر بکڵێنرێ تەنها بە هەڵمەکەی ئەشتوانی بیکی بەزەڵاتە و زۆر زەڵاتە و شتی خۆشی لە دروستەکرێت لەگەڵ خۆراکە جیاوازەکانی ترە و ئاماژەی بەوژیا بۆ ئەگەر لەکە بیبەری تونیشا کەمێ بیبەری تونیشی تێکی ڕێژەی سوودەکەی زیاترەکە. جا عزیزانم ساچینە لای گرافیکێک بە گرافیکێک بۆتان ڕوونەکەینەوە کە لە جیهانە باسێک لە ئامارەکانەکەین و ئەلەن باسێکمان لە ئامارەکانی توژوم بە نەخۆشیەکانی شەکرە بۆ بکە. زۆر باشە جا وەک هەموو کاتێک گوتومانە کە ئامارەکان ئەوە ئەسەلمێنن کە تا چ ڕادەیەک کێشەیەک یاخود نەخۆشیەک مەترسیدار و پێویستە بایەخی پێ بدرێت و بە دوواداچوون و چارەسەری باشی بۆ بدۆزرێتەوە. بە پێی و ئامارانی کە وەرمان گرتووە 750 ملیۆن کەس بەدەست شەکرەی جۆری دووە ئەناڵێنن لە سەرانسەری جیهاندا. 750 ملیۆن ئەمە ڕێژەیەکە کە جێگەی بایەخە جێگەی ئەوەیە کە ئەو کەسانی کە تووشی حاڵەتەکە بوون زیاتر بایەخ بەخۆیان بن و لەگەڵەوەشا پسپۆڕان زیاتر بایەخ بە توێژینەوەکان بن بەسەر نەخۆشی. جاءلن هەر لەو 750 ملیۆن کەسەی کە تۆ ئاماژەشە پێەیە 5 بۆ 10 ملیۆن کەیسی نەخۆشەکانی پێی شەکرە تیانە تۆمارەکرێ. واتە لەو 750 ملیۆن کەسانی کە توژوون بە نەخۆشەکانی شەکرەی جۆری دوو تیانە لە 5 بۆ 10 ملیۆن کەسە تووشی ئەم حاڵەتی پێی شەکرەیە بن کە بەڕاستی حاڵەتێکە لە سەرەتاوە تووشی کەمێک ئازار و مولولەکردن و دواتر نیشانەکانی خراپتر ئەبێت کە هۆکارە بۆ ئەوەی کە لە پەنجەکانی قاچ سەر هەڵبات و تووشی ڕەشبوون و مردنی دەمارەخانەکانی بکابەت لێەوە. زۆر ڕاستە و ئەوەی جێگەی نیگەرانیشە نزیکەی 1 ملیۆن لەو
کەسانی کە تووشی ئەو حاڵەتە بن قاچیان بۆ بڕێتەوە یان ئەکرێت پێویستیان بۆ بێ کە قاچیان بۆ بڕێتەوە با هەر شێوازێک جا ئەمەش ڕێژەیەکی زۆرە چکان نزیکەی لە 100 بۆ لە 120 توشبووەکانەکات کە بێگومان جێگەی ئەوەیە کە بایەخی زۆری پێ بدێت بۆ کەسانی کە تووشی شەکرەی دوو بوون بێگومان و ناوە خۆیان هەر لە ماڵەوە بە ئاوێنە پشکنین بۆ قاچەکانیان بکەن تاوەکو خۆیان پارێزن لەو حاڵ دڵنیایەوە و ئەلەند لە هەمان کاتی شایعنی کەم نییە تۆ ئەگەر بگەی بەوەی قاچی کەسێک و ئەندامی کەسێک بۆ بڕێتەوە بۆیە پێویستە بەوەیە پێشتر ئاگاداری بی و سەبارەت بەوە ئەمڕۆ ئێمە بە وردوو دەرشتی لەسەر ئەوە ئەدوین کۆمەڵە پرسایی زۆرمان هەیە ئاڕاستەی دکتۆرە عەزیزەکەمانیەکەین بسپۆرێکی تایبەتمان لەگەڵایە بابەتەکە بۆی تەواوی وەڵامی تەواوی پرسیارەکانمان دەستکەوێتەوە لەگەڵمانە بن پێش وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بۆلاتان. دووبارە سڵاتان لەوێ عەزیزانم گەڕاینەوە بۆلاتان بۆی بە وردوو درشتی بچینە ناو بابەتەکەەوە بۆ ئەم بەبەستەش میوانداری پسپۆرێکی تایبەتمان کردووە بە بابەتەکە دکتۆر شادان جەبار پسپۆری وردی شەکرە و کوێرەڕژێنەکان زۆر بەخێربێی دکتۆرەیان زۆر خۆشحاڵ بووین ئێوەرەکان باش زۆر سپاس دکتۆرە پێم خۆشە لەوە دەست پێ بکەین باسێکی ئەومان بۆ بکەی کە پێی شەکرە یاخود نەخۆشی گانگرین چییە و ئەمە چۆن تووشی کەسانی نەخۆشی شەکرا بێت و بۆ زیاتر ئەم ناوی بەسەرا سەپێنراوە پێی شەکرە. دەستان خۆش بێ پێی شەکرا یەکێکە لەو مەشاکلە باوانەی کە تووشی نەخۆشەکانی شەکرە ئەبن ساڵانە نەخۆشانی شەکرە نەوعی 1 و نەوعی 2 لە ساڵ 34 تووشی پێی شەکرە ئەبن. پێی شەکرە نەخۆشیەکی زۆر ترسناکە ئەبێ نەخۆشەکانی شەکرە لە بیدایەتەوە کە تووشی شەکرە ئەبن زۆر ئاگایان لە قاچیان بێت پێشەوەی بێ بە برین قاچیان یان کە ئەچن بۆ لای دکتۆریان خۆیان لە ماڵەوە ئەبێ ئاگایان لێبێت و ڕۆژانە سەیری قاچیان بکەن سەیری نێوان پەنجەکانیان بکەن بە پێیپەتی نەسوڕێنەوە قاچیان پشۆن وشکی بکەنەوە نێوان پەنجەکانیان ئەمە زۆر گرنگە بۆ نەخۆشەکانی شەکرە. زۆر باشە دکتۆرە ئاماژە بۆیە کەوتێت لە 134 ئەو کەسانی کە شەکران هەیە هۆکار چیە کە ئەم لە 134 تووشیە بن و ئەوانی تر تووشی نامن ئەوە ئەتیما دەکاتە سەرەوەی تا چ ڕادەیەک شەکرەکان کۆنتترۆڵە تا چ ڕادەیەک احتیمام بە تەندروستی قاچەکانیان هەیەن بەو شێوەیە یان نەخۆشیەکانی کیان هەیە بۆ نمونە نەخۆش هەیە بەرزەپستانی خوێنی هەیە چۆرەکانی بەرزە هەیە جگەرەکێشە ئەمانە هەمووی خەتوورەتی هەیە بۆ ئەوەی زووتر یان زیاتر تووشی پێی شەکرە ببن. زۆر چاکە پێی شەکرەش مەرجنی یەکسەر بە برین دروست بێ بیدایەت کە دەست پێ ئەکا لە نەخۆشەکانە بیدایەت لەوانەیە بە ئازارێکی زۆر کەم لەوانەیە بە سڕبوونێکی زۆر کەم مێرو لەکردن اینجا چەند تایپێکمان هەیە چەند جۆرێکمان هەیە یەکێکیان لەو جۆرانیان کە هەستە دەمارەکان عەزیەتیان ئەبێت ئەوەی کە هەستە گوێزیێتەوە لە قاچەوە یا لە دەسەکانەوە لە هەموو شوێنێکی لەشەوە بۆ دڕکە پەتک بۆ مێشک نەخۆشەکانمە بیدایەت لەوانەیە هەست بە هیچ نەکەن لەوانەیە هەست بە مێرولەیەکی کەم بکەن زۆر گوێی نێنێ یان بۆ ڕێخوێنەکانی قاچیان بگیرێت وەکو چۆن بۆ ڕێخوێنەکانی دڵ بۆ ڕێخوێنەکانی مێشک بۆ ڕێخوێنەکانی لەشیکە لە نەخۆشانی شەکرە ئەگیرێت و پێویستەکە لەوانەیە قەستەڕەی بۆ بکرێ عیلاجی بۆ بەکاربێنێ نەخۆشانی شەکرەش بە هەمان شێوە معەڕەزن بۆ ئەم کێشانە ئەوەش یەکێکە لە هۆکارەکان بەڵام ئەوانەی کە بۆ ڕێخوێنەکانیان نەگیرێ بیدایەت لەوانەیە هەست بە ئازارێکی کەم بکەن لە کاتی ئیسراحەتە یان کە بە پێ ئەڕۆن هەست بە ئازارەکان لە قاچیانە لە پێیەکانیان و لە پۆزیانە هەست بە ئازارەکان دوایەوە وردە کە مەرحەلەکان پێشەکەوێت لە هەردووکیانە لەوانەیە کە دەمارەکانیان عەزیەتێ بێ لەوانەیە کە بۆ ڕێخوێنەکانیان ئەگیرێ لەوانەیە بێ بە برین لەوانەیە هەوکردن دروست بێت برینەکە گەورە بێت لەوانەیە بڕوا بۆ ئێسخانەکان لەوانەیە خوا نەخواستە بە بڕینەوە کۆتایی پێبێت. باش دکتۆرە ئاماژە بەوەیە کە ئەمە نەخۆشیێکی مەترسیدارە و لەگەڵیشان نیشانە سەرەتایەکانە ئاماژە پێەیە ئەگەر کەسێک لە سەرەتاوە هەست بەم نیشانانە بکات بەڵام حاڵتەکەی پشتگوێ خات مەترسی پشتگوێخستنی ئەم نەخۆشیە چییە؟ مەترسی پشتگوێخستن ئەوەیە یەکەم شت لەوانەیە هەوکردنەکە چاک نەبێتەوە وانەخواستە لەوانەیە بە بڕینەوەی پەلەکان بڕینەوەی پەنجەی قاچی تر بە گوێرەی چەندێک برینەکە قوڵە بەوە کۆتایی پێبێت یان دوور بێ بە مردن کۆتایی پێبێت
چونکە ئیلتیهابەکە لەوانەیە هەوکردنەکە لە لەشیا بڵاو بێتەوە ئیتر سەیطرە نەکرێ بەسەریان. کاتە ئەکرێ هەر لەویان نەمێنێتەوە بگوازێتەوە بۆ بەشەکانی تر. باشە دکتۆرە لە حاڵەتە پێشکەوتوەکانە بە نمونە ئەگەر کەسێک وەک ئاماژە و پێیا سەرەتا تەنها کەمێک ئازاریە بێ و دواتر لە حاڵەتە پێشکەوتوەکانە شینبوونەوە و ڕەشبوونی پێەکە ڕۆیات ئەکرێت کەسێکم حاڵەتە پێشکەوتوی هەبێ بەڵام ڕەشبوون و گۆڕانی ڕنگ ڕوونایەت وەر ئاسایی قاچی بمێنێتەوە هەستی پێنەکە؟ تا کە حالەتەکە لە بیدایەت وەک وتمان دەست پێ ئەکا نەخۆشەکان کەیەن بۆ کلینیکەکانی شەکرایە بۆ نەخۆشخانەکان لە بیدایەتەوە کە نەخۆشی شەکرە هات بۆ خستەخانەکان یار بۆ لای هەر پزیشکێک ئەبێ قاچەکانی فەحس بکرێت بۆ یەکەم شت بۆ بۆری خوێنەکان بزانی نەبزی بۆری خوێنەکان چۆنە بۆ دەمارەکان فەحس بکرێ بزانی چۆنە چەند فەحسێکمان هەیە بۆ دەمارەکان یەکێک لەوانە پێڵێن مۆنۆفایلەمنت بەم ئینسترومنتە فەحسەکرێ بۆی بزانین ئەم کەسە تا چەندێک خطوڕەی هەیە بۆی تووشی برینی شەکرە بێت لە چەند شوێنێکی قاچیادایانین و چەند سوالێک لە نەخۆشەکەکەین و دوایەوە بە گوێرە ئێوە حساباتەکە ئەەکەین لەگەڵی ئەمەش بە کوردی پێوترێ دوولکەی سازدەر تونینگ فۆرکە بە ئینگلیزی فەحسی ڤایبرێشنی پێکرێت و لەرە لەسەر جونگەکاندا ئەنرێ لە جونگەی پەنجەکانەوە دوایەوە ئەگەر هەستی پێنەکە چینە سەرەوە ئەمەش بۆ دەمارەکانە یان بۆ هەستی ئازاری بۆ ئیناکەین بەمە چێشی ئەوواکەن و کەبزان هەست بە ئازارەکە ئەگەر برینە بڵێ لەوانەی خۆی هەست بە هیچ نەکا بەڵام ئەمەکە فەحسێکین هەستی پێکەین بە گوێرەی ئەوە کە فەحسی ئەەکەی دایانی ئەم نەخۆشە تا چەندێک خطوڕەتی هەیە تووشی برینی شەکرە بێت بە گوێرە ئێمەلەوانەیە نەخۆشەکە خۆی هەست بە هیچ نەکاڵێ من قاچم هیچ شتێکی نییە هیچ کێشەیەکی نییە بەڵام بەو حساباتانەی بۆکەین و دوایەوە قەرارەین ئەمە چ خطوڕەتێکایە و چی بۆ بکرێ لە خطوەی داهاتووە. باش دکتۆر ئاماژەمان بەوەیە لە ئامارەکانە باسێکمان لەوە کرد کە 750 ملیۆن کەس توشبوون بە نەخۆشی شەکرە ئەکرێ هەر کەسێک نەخۆشی شەکری هەبێ مەترسی توشبوونی بەم نەخۆشیەش هەبێ ئەگەر کۆنتترۆل نەبێ بڵێ ئەگەر کۆنتترۆل نەبێ احتیمالە توش بێت یان وتمان نەخۆشەکانی کەی لەگەڵا بێت وەکو بەرزەپەستانی خوێن چەورەکانی بەرز بێت یان باسی ئەوەشمان کردوتمان کە نەخۆشانی شەکرە هەنێک گۆڕانکاری ڕوئەیە لە قاچیانە یەکەم جار لە پێستیانە ڕوە لەوانێ زۆر هەستی پێ نەکەن چییە لە وشکە بێتەوە پێستیان لەوانەیە ڕقبوونێ لە پێستی قاچیانە ڕووبات لەوانەیە لە جونگەکانیان هەنێک گۆڕانکاری ڕووبات لەوانەیە ماسوولکەکانی بینی ئێسقانەکانیان تێک بچێ ئەو کاتە بە ئاسانی بنی پێیان بەرز ئەرزەکەوێت بەر شوێنێکەکەوێت ئەمە خطوڕەتی دروستبوونی برین زیاترەکە کە ئەمەش دروست بوو ئەمەش طبعاً زیاتر معرضن بۆ ئەوی توژی برین بن و مەشاکلەکانی برینی شەکرە ببن. زۆر باشە دکتۆر وەگەزانی کە هەر نەخۆشیەک بنمونە ئەگەر نەخۆشیەکە سادە ژێجاری وهەیە کە شێوازی ژیانی کەسەکەەوە کات کە هەنێک فاکتەر هەبن نەخۆشیەکەی لەسەر ئاڵۆستر بکە و بە نمونە ئێمە کە باسی نەخۆشی پێی شەکراکەین ئەو کەسانی کە شەکریان هەیە ریسک فاکتەر یان چ فاکتەرێک هەیە کەوا بکە تووشی نەخۆشی پێی شەکرە ببن و پێویستکە کە قاچیان ببڕێتەوە. بەڵێ ئێمە کە نەخۆشەکانی شەکرە ئەوەی کە بە گوێرەی مەسادرەکان و گایدلانەکان هەیە کە سەیری پێیەکانێکرێ پۆلێنەکرێ بە چەند بەشێکەوە چەند بەشێکە پۆلێنی یەکەمیان کە دەرەجەی سفری ئەیەنی ئەوانن کە هیچ کێشەیەک لە دەمارەکانیان ڕووینەوە هیچ کێشەیەک لە بۆری خوێنەکانی قاچیان ڕووینەوە گۆڕانکاری لە شێوەی قاچیان و جونگەکانیان ڕووینەوە دەرەجەی یەکیان ئەوانن کە گۆڕانکاری لە شێوەی قاچیانە ڕوویاوە دەرەجەی دووەم گۆڕانکاری لە شێوەی قاچیان و دەمارەکانیان ڕوویاوە دوای ئەوە لە مەرحەلەی دوای ئەوە ئەوانن کە لە بۆری خوێنەکانی قاچیان لەوانێت تەسک بوو بێتەوە کە بە فەحس هەستی پێکەین سێمیش ئەوانن کە برینی شەکریان بۆ دروست بووە بە گوێرەی ئەمانە پۆلێ نەکرێن و بە گوێرەی ئەمانە ئەزانین ئەمانە تا چ حەدێک خطوڕەتیان هەیە بۆی بن بە برینی شەکرەیان نەبن بە برینی شەکرە بە گوێرەی ئەوەش ڕێنمایەکان ئەدرێ بە نەخۆشەکان وەکو فاکتەر کە مەترسی توشبوونی حاڵەتەکە زیاتر فاکتەرەکانش ئەوانەی کە پێشتر تووشی برینی شەکرە بوو بێتن احتیمالە دووبارە بێتەوە لەوانەیە 3 ساڵە 5 ساڵە زۆرینەیان دووبارە ئەبێتەوە ئەوانن کە کێشە لە هەستە دەمارەکانیان هەیە ئەوانەی کە جگەرەکێشن ئەوانەی جگەرەکێشن زۆر معرضن زۆر زیاتر معرضن لەوانەی کە جگەرەکێشنی ئەوانەی کە کێشە لە بۆری خوێنەکانی قاچیانێ تەسکبوونەوەیان هەیە بۆ نمونە کە کەسێکی شەکرە تووشی جەڵتەی مێشک بووە
تووشی کێشەیەکی دڵ بووە تووشی جڵتەی دڵ بووە احتیمالە بۆ ڕێخوێنەکانی قاچشی بە هەمان شێوە عزیەتی بوو بێت دەست لەوانەیە هەستی پێ نەکات لەوانەیە لە پڕێکە هەستی پێ بکات و بێ بە برینی شەکرە و دوور بێ بە گانگرین. باش دکتۆرە ڕێکارەکانی خۆپارێزی توشبوانی نەخۆشی شەکرە چییە بووی کە تووشی ئەم برینی شەکرەیە نەبن؟ زۆر جار هاوڵاتیان بیستمانە باز لەواکەن کە ئەگەر گۆرەویەک بۆ ماوەیەکی زۆر لە پێیان نابێ یاخود بە بەردەوام گۆرەوی لە پێیان نابێ دوورە بن لە توژم بەم نەخۆشیە مەڕاستە؟ بەڵێ وەکو لە بیدایەت باسمان کرد ئەبێ یەکەم جارکە نەخۆشەکان ڕۆشنە کلینیکەکانیان نەخۆشخانەکان چونکە نەخۆشی شەکرە ئەوە نییە بەس بە تەنیا پزیشکی شەکرە عیلاجی نەخۆشەکە بکات تیمە لە هەموو دنیاە تیمە ئەبێ پەرستارێک هەبێت پزیشکانی پسپۆری شکاوی پزیشکانی پسپۆری نەشتەرگەری بۆریەکانی خوێن ئەمانە هەمووی بەشدارن لە عیلاجکردن و چارەسەرکردنی نەخۆشی پێیەکانی شەکرە کە هات ڕێنیمایی لە بیدایەتەوە ئەبێ بدرێ بە نەخۆشەکە هەموو ڕۆژێ ئەبێ گۆرەویەکانی بگۆڕێت باشترە گۆرەویەکانی نایلۆن نەبێت لۆکە بێت باشترە قاچی پشوات کە قاچی تڕەکە وشکی کاتەوە بە تایبەتی لە زستانانە زۆربەی خەڵک کە مەسەن قاچی تڕەکە دەستنوێژەگرێت لەوانەیە یەکسەر گۆرەویەکەی لە پێکا وشکی نەکاتەوە ئەمانە لەوانەیە خۆیان هەست بە هیچ شتێک نەکەن تووشی کەڕوو ئەبن لە نێوان پەنجەکانیانە زۆر گوێی نایەنە نازانن بۆ هۆی شەکرەوەی ئەوە بە مروری زەمن لەوانەیە بێ بە برینی شەکرە نەخۆشانی شەکرە نابێ بە پێیپەتی بڕۆن بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە لە وەرزە گەرمەکان ئەو ئاوەی کە بەکاری هێنن بۆ خۆشتن پێشتر بێت تاقی بکەنەوە بزانە ئاوێک زۆر گەرمە لەوانەیە زۆر گەرم بێت چووکە ئەوان هەستە دەمارەکانیان زۆر طبیعی نییە لەوانەیە هەستی پێ نەکەن کە ئاوەکە زۆر گەرمەوە عزیەتی قاچیان بە قاچیان بستێ و بێ ببرین نینۆک بڕین لە نەخۆشانی شەکرەیە لەوانەیە زۆربیان چکە چاویان تەواو نییە بەهۆی شەکرەوە یان مرافقەکەیان یان بە وردی نینۆکەکانەوە بڕێ لەبەرەوەی پێستەکە عزیەت نیا و بێ ببرین ئەوەش ئەبێ زۆر بە وردی حساباتی بکەن نەخۆشەکانی شەکرە. زۆر باشە دکتۆرە کاتێک کە چارەخوازێک تووشیم حاڵەتە و بێت و ڕوە کاتە لای ئێوە قۆناغ بە قۆناغ چۆن مامەڵی لەگەڵا کەنواتە ئەگەر گریمان بڵین لە قۆناغی سەرەتایە چی بۆ ئەکرێت ئەگەر لە قۆناغە پێشکەوتەکانە چی بۆ ئەکرێت و چ کاتێک بڕیار ئێن لەسەر ئەوەی کە پێویستە قاچی بڕێتەوە. بەڵێ وەکو وتمان ئەمە تیمێک عیلاجی ئەم کەسانە ئەکات یەکەم جار کە نەخۆشەکە ئەبینین وتمان کە فەحسی نەبزی بۆ ئەەکەین فەحسی دەمارەکانی بۆ ئەەکەی لەگەڵ یا فەحسی پێست و جونگەکانی قاچی بۆکەی چکە هەنێ نەخۆشی شەکرە هەیە لەوانەیە نەبزی طبیعی بێت دەمارەکانی طبیعی بە بەڵام جونگەکە گۆڕا بێت هەمووی بۆ ئەەکەی هەمووی حساباتی بۆ ئەەکەی ئەکرێ بەوەی خطورەتی کەمی هەیە خطورەتی مامناوەند و خطورەتی زۆر و بۆ ببرین بە مەحسابی وەکەی ئەوانەی کە خطورەتی کەمی هەیە لە هەموو دنیاە کلینیک هەیە تەنیا بۆ پێی شەکرە متابعاکەن ئەبێ ئەوە ساڵانەوەی کە خطورەتی کەمی هەیە ساڵانە بڕاتەوە لەوێ متابعی قاچی بکە ئەوانەی کە خطورەتی مامناوەندیان هەیە ئەوانن کە لەوانەیە هەستە دامارەکانیان عزیەتی بوو بێ نەبزی قاچیان بە ڕێکوپێکی هەستی پێ نەکرێت بۆ ڕێخوێنەکانیان گیرابێت یان شێوەی قاچیان گۆڕابێت جونگەکەیان گۆڕانکاری بەسەر هاتبێ ئەمانە ئەبێت تقریبا لەبێ 3 بۆ 6 مانگە کلینیکی تایبەت هەیە ینی هەنێ خەڵکی اختصاسیان ئەوەیە کە ینی چارەسەر و متابعی قاچی شەکراکەن لەو چارەسەرانە چین دکتۆرە وەکو ئەوانەی کە مەسەلەن گۆڕانکاری لە قاچیانە ڕوویاوە هەنێ گۆڕانکاری ڕوویا لەوانەیە پێویستکە هەنێ مەسنەد و هەنێ شت هەیە بۆی بەکاربێنن بۆ ئەوەی قاچیان عزیەتی نەبێت و لە مستەقبەلا نەبێتە برین ئەوانەی کە مەرحەلەکانی پێشکەوتەکان ئەوانەی ئەخیرن کە بۆتە برین ئەوانەش چەند جۆرێکیان هەیە کە بۆتە برین لەوانەیە میکرۆب لە برینەکەیە هەبێت وەکو بەکتریا وەکو لەوانەیە کە ڕووبێ لەوانەیە شتی کەشمان هەبێت چکە نەخۆشانی شەکرە ئینەکانیان تەواوە بەرگری لەشیان تەواو نییە لەگەڵ یا لەوانەیە بۆری خوێنەکانیشیان گیرابێ لەوانەیە بە تەنیا بن ئەمانە کە هاتبن یەکەم جار کە سەیرەکرێنەوانی کە بوو بە برین و هەوکردنی هەیە سەیرەکەی سوور بۆتەوە لەوانەیە کێم و جەراعەتی لێبێتە دەرەوە لەو کاتەیە سەیری باری تەندروستی نەخۆشەکە ئەەکەی لەوانەیە نەخۆشەکەت تای بەرز بوو بێتەوە زەختی دابەزی بێ وەزعی زۆر مستەقر نەبێت لەوانەیە لەو کاتەیە پێویست بکە داخل بکرێت لە خستەخانە بەڵام جاری واشەیە پێویست ناکا داخل بکرێت لە خستەخانە هەنێ فحوساتی مختبەری بۆ نێری وەکو فەحسی خوێن لەو کاتەشە نمونەیەکی زەرع وەرەگری لەو شوێنەی قاچی بۆ ئەی بزانی چی میکرۆبێکە بە گوێرەی
ئەو میکرۆبەی کە لە زەرعەکەی دەرەچێ بۆی دواتر چارەسەرەکەی بۆ بکەیت لەگەڵیشیا بۆ بۆرە خوێنەکانی قاچی لە فحوساتی بۆ ئەنێری لەگەڵیشیا فەحسی تیشکی بۆ ئەنێری وەکو قاچی ئەشعەی بۆ ئەنێری لەوانەیە کە بینیمان بۆرە خوێنەکانی قاچی عەزیەتی بۆ پێویست کە دۆپلەری بۆ بنێرین وەکو سۆنەری ملەوەند کە خۆمان پێڵێن وی بزانی تا چ ڕادەیەک بۆرە خوێنەکانی قاچی گیراوە بە گوێرەی ئەوە چارەسەرەکانی بکەین چارەسەرەکانیش ئەگەر میکرۆب بزانی میکرۆبی تایە و هەوکردنی هەیە لەوانەیە پێویست کات دژە بەکتریا وەربگرێت ئازارشکێن وەربگرێت ئەگەر گیرانی بۆرە خوێنەکانی هەبێت بە گوێرەی ئەوە جاری وا هەیە پزیشکانی پسپۆری دڵ ئەوانەی کە قەستەرە ئەکەن لەوانەیە بتوانن چۆن قەستەرە بۆ دڵ ئەکەن بۆ پەلەکانیش بکەن و شەبەکەی بۆ دابنێن و چارەسەری بکەن یان جاری وا هەیە پێویستەکە بەوەش هەل نابێت پێویستەکە پزیشکانی پسپۆری نەشتەرگەری بۆریەکانی خوێن نەشتەرگەریان بۆ بکەن زۆر چاکە دکتۆرە ئەماژە بەوەیە کە نیشانە سەرەتایەکانی نەخۆشی پێی شەکرە بریتە لە مێرولەکردن و سڕبوونی هەستەکان و پەلەکانیان جا لێرە وەک زانەری بەڕێزی شتانەیەکی تر لە کەمی ڤیتامینەکان کە ڤیتامین B12 ئەمیش هەمان نیشانەی هەیە چۆن نەخۆش بتوانێت ئەم دوانە لە یەکتری جیا بکاتەوە کە کامیانە بەڵێ خۆی نەخۆشەکانی شەکرە کە ئەڕۆن بۆ لای پزیشکانی پسپۆر لە بیدایەتە کە ئەیان بینن هەنێ فەحس هەیە بۆیانەکەن لەگەڵیا B12 ڤیتامینەکان وەکو ڤیتامینی دی چونکە ڤیتامین B12 تقریباً هەمان ئەعرازەکانی نەخۆشی شەکرەی هەیە ئەگەر هەیبوو پێشەوەی قەرار بدرێ ئەمە هەستە دەمارەکانی عەزیەتی بووە ئەبێ ئەگەر کەم بوو ڤیتامین B12 بێ ئەوەش عیلاج بکرێ لەگەڵیا زۆرینەش هەیەە زۆرینە هەیەە بۆچی لەبەرەوەی زۆربیان کە نەخۆشانی شەکرە پارێزەکەن مەسەڵەن گۆشتی سوور ناخۆن هەنێ خواردن هەیە نایخۆن کە ڤیتامینی B12 تایە ئەبێ بیاندرێتیە لەگەڵیشا دوایە ئەگەر چاک نەبوو ئەمە ئەکسەر لەگەڵ ئەو نەخۆشی شەکرە کە عەزیەتی دەمارەکانی دابێت ئەڕڵەت یان هەردووکیانیان لە یەک کاتا هەیە زۆر باشە دکتۆرە هەندێک نەخۆشی هەیە بە تەنها خۆینا بەڵکو ئەکرێن نەخۆشیەکی تر کاریگەری بکاتە سەری ئەو حاڵەتانی تر چین کە لە ناو جەستەیە ڕووبن ئەکرێت ئەم حاڵەتە لەسەر نەخۆشەکە زیاتر بکە بە نمونە ئێمە باباسێکی شەکرە و پەستانی خوێن بکەین ئەکرێ هەردووچان بەیەکەوە کاریگەری زۆرکەنە سەر جەستە هیچ نەخۆشیەکەیە کە لە جەستەیە حاڵەتی پێی شەکرە خراپتر بکە وەکو نەخۆشیەکانی ئەوانەی کە چەورەکانی خوێنیان بەرزە ئەوانەی کە جگەرە کێشن ئەوانش ئەسبابێکن ئێمە کە بە نەخۆشانی شەکرە کە برینی شەکریانە یەکەم شت کە لەگەڵ شەکرە کۆنتڕۆڵکردنەکەیانە ئەبێ پێیان بڵێن جگەرە کەمکەنەوە یانە بێ وازی لێبێن چونکە زۆربیان ناتوانن یەکسەر وازی لێبێنن باشترەکەمیکەنەوە وردە وردە وازی لێبێنن چونکە چۆن تەسیل لە دڵەکە لە بۆرە خوێنەکانی قاچی شەکە و ئەو مەشاکلانیان بۆ دروستەکە چەوریەکانیان بەرزە چونکە چەوری خوێن بەرز لە کەسێکا کە شەکرەی نەبێت لەگەڵ کەسێکا کە شەکرەی هەیە فەرقی هەیە تا چ دەرەجەیەک دای ئەبەزێنی فەرقی هەیە یان فەرقی هەیە کەسێک کە شەکرەی هەیە تووشی کێشەی دڵ نەبووە یا تووشی هەنێ نەخۆشی نەبووە فەرقی هەیە بە گوێرەی عمرەکەی فەرقی هەیە هەمووی فەرقی هەیە ئەوانیش معڕەزن بۆ ئەم کێشەیە باش دکتۆرە ئاماژە بە پارێزێکی تایبەت کرد بە توشبوانی نەخۆشی شەکرە ئەو پارێزی کە لای خۆمانەکرێت کە گۆشت ناخورێت و نان ناخورێ ئەمە دروستە دکتۆرە ئێمە خۆی گۆشتەکە شەکر بەرز ناکاتەوە بەڵام ئەوەی کە گۆشت ناخورێت زۆر جاراوانەی کە شەکریانەیە گۆشت ناخۆن مەسەلەن مشکلەیەکی دڵیان لەگەڵی هەیە مشکلەی لەوانەیە تووشی جەڵتەی موش بوو بێتن جەڵتەی دڵ بوو بێتن پیان وتراوە مەیخۆن لەوانەیە ئەوە بێت یان بترسن لەوە بیخۆنیات چەوریان بەرزە بیخۆن بەڵام ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە پێش هەموو شتێک ئەبێ کاربۆهیدریت کەمکەنەوە لە خواردنەکانیان چونکە ئێمە پێیەکانی شەکرە ئێمە پیانەڵێن کە عیلاجیانەیەتەوە پیانەڵێ بێ شەکرەکەتان کۆنتترۆل بێ یەکەم شت بۆی شەکرەکان کۆنتترۆل بێ ئەبێ پارێزکەن و ئاگاریان لە خواردنەکانیان بێت دوای ئەوە عیلاجەکانیت حەبەکانیان ئینسولین بەگشتی دکتۆرە توانین بڵێن چەوری و کاربۆهیدریت و جگارە ئەم سێشتا توانین بڵێن هێڵی سوورە بۆ کەسانی کە شەکریان هەیە بەڵێ بە گوێرەی ئەو لەو پێش ئەوەی کە تووشی برینی شەکرەکە بن چیان هەبووە لەگەڵ برینی شەکرەکەشە تا چ ڕادەیەک ڕۆشتووە بە گوێرەی ئەوە هەمووی حساباتی خۆی جیاوازە بەڵام هەمووی ئەگەر بەرز بێت زەختی بەرز بیانی مەسەلەن پەستانی خوێنی بەرز بێ ئەبێ عیلاج بکرێ لەگەڵەوەیە چونکە ئەوەش تەئسیری هەیە لەسەری چۆن شەکرە تەئسیری هەیە بەرزە پەستانی خوێنیش تەئسیری هەیە لەسەر بۆرە خوێنەکانی قاچ دکتۆر ئێمە زۆر خۆشحاڵ بووین دکتۆر شادان جەبار پسپۆری وردی نەخۆشەکانی شەکرە و کێڕەژێنەکان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی هیوادارین
بینەران وەڵامی تەواوی پرسیارەکانیان دەستکەوت بێت و زۆ سپاس دووبارە دکتۆرە. ئەزانم هیوادارم ئێوەش وەڵامی تەواوی پرسیارەکانتان دەستکەوت بێت و دوور بن هەر کێشەیەکی تەندروستی لە ئەوەیە تا بابەتێکی تر هەشاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت. سپاس بۆ دکتۆر، سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمانە بوون، خواتان لەگەڵ.